گەنجێکی سامان. سامان گەنجێکە تەمەنی 24 ساڵە و قوتابی زانکۆیە. سامان گەنجێکی وەرزشوانە و گرنگی بەلاشەی خۆی دەدات. سامان هاوڕێی هەیە و دڵی بە هاوڕێکانی خۆشە. سامان هەموو بەیانیەک کە هەڵدەستێت وەرزش دەکات. بەڵێ سامان وەک زۆرێک لە گەنجان دڵی بە گەنجایەتی خۆی خۆشە. سامان سوپاس بۆ خوا کەسێکی موسڵمان قورئان دەخوێنێت، نوێژ دەکات. بەڵام سامان بەداخەوە ڕووی لە گوناهە بە جۆرێک کە گوناحەکانی لە زۆر کاری باشە دووری دەخاتەوە. عیبادەتەکانی وەک عادەتێکی لێ هاتبوو. گوناحەکانی وای لێ کردووە عیبادەتەکانی لە پێش چاو شیرین نەبێت. بەڵێ سامان بە گەنجایەتی خۆی دەینازی، بە جۆرێک بەردەوام بوو لەسەر گوناح، وەک بڵێ مردن زۆر لەو دوورە و ئەو هێشتا تەمەنێکی زۆری ماوە لەو دنیاە. بەڵێ سامان مرد. سامان بڕوای وانە بوو بمرێت لەبەرەوەی گەنجە و هێشتا تەمەنێکی زۆری ماوە لە ژیان. ئەو نەیدەزانی تەمەنی گەنجایەتی پێوەر نییە بۆ بەردەوامی ژیان. بەڵکو ئەگەر مردن هات نەگەنج نەپیر نە منداڵ هیچ کەس ناناسێت. ئایا کە ئەو گەنجە مرد ئێستاکە ژیانی کۆتایی پێهات؟ نەخێر، ئێستا کە ژیانی ڕاستەقینەی دەستی پێکرد کە زندی بوونەوەیە پاشان لێپرسینەوەیە. ئێستاکە لە دادگایەکی عەدالەتی ڕەب العالەمین لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێتن چی کردووە چی نەکردووە. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو ڕۆژەش هیچ شتێک سود بە ئینسان ناگەیەنێ، تەنها کەسێک بە دڵێکی پاک و کردەوەیەکی پاک لە خزمەت پەروەردگاری ئامادە بێ. ئەگەر نەماڵ نەپارە و پول و نەخێزان هیچ شتێک سود بە ئینسان ناگەێت. بەڵێ ئێستا ژیانی ڕاستەقینەی سامان دەستی پێ کرد کە لێ پرسینەوەیە. کردەوەکانی وەک کاسێتێکی تۆمارکراو بۆ لێ دەدەنەوە کە چی کردووە و چی نەکردووە. ئەو گوێیانەی کە خوای گەورە وەک نیعمەتێک بە سامانی بەخشی بوو، ئەو لە گوێ بیستنی شتی خراپ بەکاری دەهێنا و گوێی بۆ شتی حرام دەگرت. ئەگەر چی فیتڕەتی پاچی هانی دەدا واز لەو خراپانە بهێنێت، بەڵام سامان گوێی بۆ فیتڕەتی پاچی نەدەگرت و بەردەوام دەبوو لە سەری. سامان لەگەڵ برادەرە خراپەکانی کاری خراپ و ناشیاوی دەکرد کە نەدا بابی کات. ئەگەرچی فیتڕەتی پاچی هانی دەدا سامان واز لەو برادەر و کردەوە خراپانە بێنە، بەڵام سامان گوێی بۆ فیتڕەتی پاچی نەدەگرت و بەردەوام دەبوو لەسەر خراپەکانی. بەڵێ سامان عیبادەتی دەکرد، بەڵام عیبادەتێک وەک بڵێ بارێکە و لەسەر شانیەتی تاکو زوو دای بنێت. ئەگەرچی فیتڕەتی پاچی هانی ئەدا سامان عیبادەت ئاوا ناکرێت. گورجگۆڵ بە لەسەر عیبادەتەکانت، کردەوەی زیاتر بکە بۆ قیامەتت. بەڵام سامان گوێی بۆ فیتڕەتی پاچی نەدەگرت و عیبادەتەکانی هەروە بە سادەیی بەڕێدەکرد و دەڕۆی. سامان بەردەوام بوو لەسەر گوناهەکانی و کاری خراپە. تەلەفۆنی خراپ بەکاردەهێنا، قسەی خراپی دەکرد. ئەگەرچی فیتڕەتی پاچی هانی ئەدا سامان بەس سەواز بێنە، مردنت لە پێشە، تەمەنی گەنجایەتیت بەردەوام نابێت. بەڵام سامان گوێی بۆ نەدەگرت. وای دەزانی هێشتا گەنجە و تەمەنێکی زۆری لە ژیان ماوە و مردن هێشتا زۆر لێی دوورە. نەیدەزانی کە مردن هات نەگەنج نەپی هیچ کەس ناناسێت. بەڵێ سامان مرد. ژیانی ڕاستەقینەی سامان ئێستا دەستی پێکرد کە دوای مردنە. ئەوەی سامان ئێستا لەگەڵ خۆی بردوویەتی تەنها کردەوەکانیەتی، جا چاکە بێت یا خراپە، لەسەر هەموو کردەوەکانی لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت. قسە خراپەکانی، برادەرە خراپەکانی، فەرامۆشکردنی عیبادەتەکانی و خواپەرستیەکانی، گوێگرتن لە شتی خراپە. ئێستا هەر هەمووی لەسەر شانی سامانە و ئامادەیە
بۆ لێپرسینەوە